دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم پرسیارەکەمەوە بۆ هەمومان نەزانین کەوتن هەیە کە کەوتین چۆن هەستینەوانێ چی بکەین؟ جوان دەکەین بە کۆتا پرسیارێکی زۆر جوانە. کەوتن ئاساییە بەڵام هەڵسانەوە گرنگە. کەوتونە چەند دەرزێک کەوتویتە، منیش کەوتوم، وا سێرم مەکە من پرۆفیسۆرم و ئینە ئەکرێ لە ڕۆژێ لە ڕۆژان لەوانەیە کا کەوتی بێتم یان کمال بوو بێتم یان دەرەجێکی نزمم هێنابێ، بەڵام مهم ئەوەیە یەک هەڵەکانی خۆت بزانی، دوو چی بکەم بۆی ئەم هەڵانە دووبارە نەبێتەوە، سێ ژینگەکەم باش و چاک و مەزبوط کەم، چوار پەیوەندی خۆم لەگەڵ مامۆستاکانە باشکەم، ڕقم لێ نەبێ بڵێم بەسەریەوە ناچێ، چی بەسەریەوە ناچێ، خۆ دوژمنداریم لەگەڵا ناکە، بیرکاریە و کوردیە و دەرەجەت نێناو کەوتی تێ هەڕەشەم بۆ لێکەی ڕۆڵە، بۆ بی لەواکەیتەوە کێر لە سیارەکە بکێشی، بۆ بی لەواکەیتەوە تایەکەی بتەقێنی، بۆ بی لەواکەیتەوە تیکتۆکێکی بەناوە دروستکەیت کە هەموو ئەم تەسەڕوفاتە هەڵانە بەداخەوە لە کۆوەڵگای خۆشمان خەریکە دەبێت و دەبێت کەمی کەینەوە کەپتی کەین و چاکی کەین و باشی کەین و کەس جورئەت نەبا بۆ ئەم شتە نائەخلاقی و نائەتەکێت و ناپەروەردەیانە بیبن. پێنجەم هەوڵ بدەی کەم تا زۆر پەیوەندی خۆت لەگەڵ تەلەڤەزیرەک و باشەکانە زیاتر بکەی. شەشەم تەجروبە لە تەلەڤەزیرەکەکانەوە وەربگرە. حوتەم ئەگەر لەم مامۆستایەت تێناگەی بڕۆ پرسیار لە تەلەبەی پۆلێکی تر بکە با ئەو تێت بگەینێ. هەشتەم استفادە لە خاڵت لە مامت لە زاوایەکتان بکە کە لەو وانەیە باش و چاک و مەزبوطە. نۆیەم ئێستا بە ئۆنلاین هەنێ ڤیدیۆ هەنێ سیدی هەیە و گوێی لێ بگرە و با مەزبوط بێ. دەیەم کاتی زیاتر بۆ تەرخان کە کچم تۆ بە 4 دەرز ڕۆژی 4 ساعتە خوێنی دوسێ دەرزت هەیە، بیکە بە 6 ساعت دەرزێکت هەبێ، بیکە بە 6 ساعت سعیکردن لەواچێک کەم تا زۆر هیچت نەبێ. کاتە بە هەموو ئەم خاڵانە ئێمە دەتوانین قوتابیەکانمان باشکەین، قۆناغەکان باشتر و چاکتر بەرین، نمرەکانی خۆمان بەرزکەینەوە و لە کەوتنەوە نەک بەرەو هەڵسانەوە بەرەو نمرەی بەرز و ئەوایل بوون و لە ساڵانی داهاتوو شابیکەین بە نمرەیەکی بەرز.